بەڵێ ڕاستیە خۆی کەڵین شەبەنگی ئۆتیزم یعنی چەند جۆری هەیە جۆرەکانی تقریبن 5 جۆرمان هەیە جۆری کلاسیکیمان هەیە ئەوەی کە ئۆتیزمێکی بەهێزە هەموو نیشانەکانی هەیە ئەوانەی کە باسم کرد جۆری ئەسپێرگەرمان هەیە ئەسپێرگەر ئەوەیە کە نیشانەکانی هەیە بەڵام قسەکە و قسە ئەڵێ و ینی دەوترێ مەسەرەن زۆر زانا هەبوون لە مێژوو دەلەوانە ئەنشتاین کە ئایکیو زۆر بەرز بۆ ئاستی زیرەکی لەو جۆرە نەخۆشی هەبووە بۆ جۆری ئەسپێرگەر بووە جۆری ترمان هەیە ODD پێڵێن Oppositional Defiant Disorder جۆری ترمان هەیە هەندی هەریکە کۆمەڵێک نیشانەیان هەیە و بۆ گوێری ئەوە جۆرێکمان هەیە پێڵە ڕێت سیندرۆم ئەمە بەس لە کچا هەیە لە کوڕاکوشندەیە یعنی ئەگەر کوڕ ئەو جینەی هەبێ ناژی زوو ئەمرێ هەر لە بە کۆرپەلەیی بەڵام لە کچە جینەکە هێواشە ئەمێنێتەوە بە ئۆتیزم